مەستەکەمان تەواو شێوە بەسەریەکە بە شرف بەلەمەکەن کاکە ئێستا باشە بەڕێزان ئێستا هەموو شتێ باشە خۆشەویستانی من ئێستا چۆنە ئازیزان ئەم کێشەکە چییە؟ ئای خوایج تکایە بەڕێزان تەلەفۆن وشت مەکەن نامۆشت مەنێرن تەحملتان هەبێ کاکە ئێستا هەموو شتێ باشە وانە؟ دەنگ ڕەنگ هەموو شتێک باشە ئەو کاتە چوو بۆ کتێبەم هێنا خۆشەویستان بۆی لام بێ هەندێک شیعری تایە ڕەنگە بەسوود بێم شەو ئازیزانی من بەڵام من ئەزانم کە کێشەم هەیە بەڵام بارحاڵ قەیناکە چارە نییە ئەوەڵا باش یەک دوو دەقیقە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە دوایی ئەچینە ناو قسە باسەکانەوە خۆشەویستان ئەوەش دوێنێ شەو نەمان بۆ ئەم شەو هەمانە ئازیزان ئەم شەو هەموو شتێک ئەڵێم چونکە کۆمەلگای باشووریان پڕ کردووە لە فەساد پڕیان کردووە لە بێڕەوشتی پڕیان کرد لە تلیاک و حەشیش و دەرمان و ئالەم بابەتانە هیچ کەسێک متمانەی بێ هیچ کەسێ نەماوە ئەو کۆمەلگایە وای لێ هاتووە نە برا متمانەی بە برا ماوە نە لە ناو خێزانەکانە متمانە ماوە نە ناو کەس و کارە بەڕاستی متمانە ماوە کە وەختێکی ژین قسەیەک لە دەمان چێت دەرەوە هەمووی ئەبێ بە مامۆستای ئەخلاق و پەلامارمان ئەدەن کە وەکوەی کە ئێمە نەزانین لە کۆمەلگا چی ڕوو ئەدا و چی ئەبینی طبعاً ئازیزان نەخوێنەوارێک لەسەر داوای یەکێتی لە ئەڵمانیا وەڵامی منی داوەتەوە کۆمەڵێ تۆهمێتۆتە پاڵم بەڕاستی خۆ ئەگەر لەسەر داوای یەکێتی نەبوایە و لەسەر داوای ئەو نوخشەیە نەبوایە کە لە هەڵەبجە پۆسێکی هەیە ئەسڵەن ئەوانە لەو ئاستانین کە من بە وشەیەک ناویان بەرم باشە کاتی خۆشی هەموو ئەمانم بەڕاستی من بە خەڵتە مڵتە زانیوە ئازیزانی ئارام ئەحمەد هیچ کاتێ من خۆم لە ئاسی ئەوانە نەبینیوە بە هیچ پێوانەوە بە هیچ معنایەک هەر ئەوەیشە دوایش باسی یەکەم دەیان جار سەدانجە بە من وتراوە ئێوە بۆ لەگەڵ فڵان و فڵان و ئەوانە یەک ناگرن بەڵام من کرۆشی ئەمانەم ناسیوە بۆیە هیچ کاتێک بەڕاستی لیان نزیک نەبوومەتەوە تا حەدایشەکەم هەموو ئەوانەی کە هەنوەکو ئەو مریشکەوان کە خۆم گەورەم کردوون و دەنوک لە خۆمەگرنی ئێستا سەردەمانێک کە من دژێکی توپاتی بووم زەلام نەبووە لەم ئەوروپایەیە یعنی یەکەم کەسم کە لە پاڵتاکەوە دەستم پێ کردووە قسە و باسی خۆم کردووە هەموو ئەوانەی کە ئێستا وجودیان هەیە بەشەر هەنگاوەکانی من هاتون بەڕاستی باشە بۆیە کەسانێک کە لە ژیانیانە یەک کتێبیان نەخوێن بێتەوە من نازانم چی لەگەڵ ئەمانە باسکەم بەڕاستی بۆیە لێرەوە کەوەری ئەچمە ناو بابەتەکانەوە هیوادارم کە بتوانم کۆمەڵی حەقایق بۆ هەموو لایەک بخەمە ڕوو و وەڵام بە هەموو ئەو لومپنانە بدەمەوە کە خۆشیان نازانن چی دەڵێن بەڕاستی کاکە جلیشی چاوەڕاستەکەم ئارام ئەحمەدە کاکە جلی بەرجی سپۆرت خۆی قۆس تەرتیبات کاکە خۆمە هینین کاکە گیان لە چڵکە غەرق بوو بین خۆشەویستانی من ئەگەر قسە لەسەر مەسەلەی سێکسی سەرانی یەکێتی و ژن و پیاویان بکەم بڕواتان هەبێ هێندەم لەلایە هێندەم دەنگ هەیە هێندەم فلیم هەیە دەتوانم سەدان خێزەنن لە بەلێک هەڵۆشێنمەوە دەزانم ژنیان کچیان کوڕیان خۆیان چی ئەکەن لە پاڤڵەوە تا دوا بەدانەیان بەڵگەم هەیە بەڵام هیچ کاتێک نەهاتم دەنجێ ڕەنجێ وێنەیە یەک قسەی زەلامێ لەو بابەتانە بڵاو بکەمەوە جا دۆستم بوو بێ یان نیارم بوو بێ ئادەی من بە هەمووتان ئەڵێم بە مێژووی ئەم 20 ساڵەی ئارام ئەحمەد بچنەوە بزانن با بۆ تەنها یەک جار دەنگی ژنێک دەنگی پیاوێ وێنەی ژنێک وێنەی پیاوێکم دانابێ کە ئیلاقی بەسەر مەسایلی سێکسی و ئەم بابەتانەوە هەبێ تەنها یەک بەڵگەم بدەنێ مرد نیم ئەگە سۆشیال میدیا بەجێ نەهێڵم
کە من لە ژیانمە فلیم و نازام چی زەلامێکم بڵاو کرد بێتەوە وەکو نوکتە بە زمانەکەی شێخ ڕەزا جارجارە قسەم کردووە من خۆم چونکە شاعرم و شارەزای ڕەگەزەکانی شیعرم و هەموو لە قوچڵەکانی شارەزام و دەیان هۆنراوی شێخ ڕەزایم هەیە کە تژیە لە هەجوو بەڵام بڵاوم نەکردوێتەوە بەڕاستی دوێ شەو دوو قسەم لەسەر نوخشە ناسح کرد کە بە باڵای کوڕەکەی نێشیرەوان بازانیا هەڵیدا بووم ئەگەر بمەوێ باشی ژیانی تایبەتی سێکسی ئەو بکەم ئەوە وای لە یەکەم بەڕاستی خۆی بکوژێت یا سەری لوتی خۆی ڕەشکا بەڕاستی تەنها باسی سێکسم کردووە جا سێکسی چیە خۆشەویستان کەر بەکەرێتی خۆی سێکسەکە هەموو ئینسانێک ئەسڵەن سێکسەکە باش نییە هەمومان یعنی مرۆڤەکان گیان لەبەرەکان فڕیندەکە هەمووی ئەماکە بەڕاستین بۆچی ئەگەر باسی سێکسکەی ئەمە حرامەوە ئەوە عیبەوە ئەوە بێڕێزیەوە ئەمە ئالەم بابەتانە ئەی بۆ کۆمەلگەتان پڕ کردو لە فەسادی و بێڕەوشتی ها ئەی بۆ ئەو کۆمەلگایە غەرق بۆ لە تریاک و حەشیش ئەی بۆ بێئەخلاقی یەکێتی و پارتی بۆ گەناوی یەکێتی و پارتی هەموو کوردستان و هەموو ناوچەکەی تەنیوەتەوە بەڕاستی بۆچی ئەگەر ئێمە باسی بکەین ئەبێتە عیب و ئەبێتە حرام پاشان من تعلیقم لە ژنێ داوە کە پۆستی هەیە کە دزە کە بەڕاستی بێڕەوشتە کە ئاڵێن بێڕەوشتە من سوکاتی پێ ناکەم کاکە خۆی بێڕەوشتە ئازیزانی ئارام ئەحمەد بە پارەی دزی کە باسم کردووە قاتێکی کاملی لە گرانبەهاترین شوقا بەجیا قاتەکەی هەمووی کڕیوە باشە ئەگەر باشی ژنێکی هەژار و ئاساییم کردووە پەنجە بکەن بە چاومەوە پەلامارم بدەن بەڕاستی حەقتانە بەڵام من تێناگەم ئێوە بۆچی دیفاع لەو خائین و دز و جەرد و سۆزانیانە ئەکەن من لە ئێوە تێناگەم ئێوە کە ساڵانێکە کوایە دژی پارتی وێچێتین کە هەر دژی پارتیش بوون پێم ناڵێن ئێوە حەق چیەتۆ بەسەر ئەو ژنەوە بۆچی لەسەر ئەوانە ئەگەر یەکێتی ڕای نەسپاردووی یەی پەلاماری ئارام ئەحمەد من دوێ شەو قسەکەم کردووە تۆ بەیانی هەساوی لە خەو لایف کردوتەوە لەسەر ئارام ئەحمەد و سوکاتی بە ئارام ئەحمەدەکەی بەس پێم بڵێ چ ڕەبتی بە تۆیە خوشکتە دایکتە کە سوکارتە ژنێکی محتەرەمە من زوڵمم لێ کردووە ژنێکی شەریفە من ناحەقی بەرامبەر کردووە ئەوەیە بەڕاستی خۆ قسەیەکی واشم هەیە بۆ سروە دەیان وێنێ ڕووتی بڵاو بۆتەوە منش وێنەکانم بینیوە هەر هەموویم لێدایە قسەیەکی وەکو نوکتە بۆ پێکەنی وتومە خۆ نەهاتوم من شتەکانی سروە بڵاوکەمەوە خۆ نەهاتوم بچم دەنگ و ڕەنگی فلان و فلان فیسار بڵاوکەمەوە وەکو قسەی خۆش بەڕاستی من ئەوە متووە بەڵێ هەزار بارەی ئەەکەمەوە ئازیزان تەواوی ئەوانەی پۆستیان هەیە لە ناو پارتی وێچێتیە کە ئافرەتن بە سێکس بەدەستیان هێناوە شەوانە ڕوود بوونەتەوە بۆ مەسوولەکان اینجا توانیان بن بەخاوەنی فێردا و شوقە و پارە و ئالەم بابەتانە ئەوەی کە ئەڵێ وانە سەری لە بەردیا بەڕاستی باش نییە ئەمە باسکردنی ژیانی تایبەتی بەشەرەکان نییە چونکە ئەمانە بارن بەسەر کۆمەلگاوە بەم ڕێگا پۆخڵە دەستیان داوەتە دزی پارە کۆکردنەوە بێشەرەفی باش نییە کە خەڵکە داماوەکەی سێ مانگجارە موچەیەکی نییە بۆ خۆی بیخوات باشە خۆ دەبێ ئەمانە باسییان بکرێ بەڵام من لەبەر خاتی ئەخلاقیاتی و کەسایەتی و پیاوەتی خۆم بەڕاستی باسم نەکردووە من وەکو ئێوە ناپیاو نیم کە دەیان شتان بڵاو کردەوە ئێستا باسیەکەم یەکە بەڕاستی ئەوانە هیچیان ژن نین تا بڵێن والله ئارام ئەحمەد تۆ باسە عیبە باسی ژنەکەی ژن هەیە جەلادە ژن هەیە جاسووسە ژن هەیە سۆزانی لەش فرۆشە ژن هەیە دزە شان بەشانی پارتی وێچێتی تاڵانی کردوین ئەوانە بەسەر خوێن و ڕابردووی ئێمەوە بەسەر خەبات و تێکۆشانی ئێمەوە هاتوو لەسەر حازری بوون بە ملیۆنێر شانازی برای ئەحمەد نابێ وەکو ژن سەیری بکرێ خوشکەکانی شاناز نابێ وەکو ژن سەیریان بکرێ ئەمانە دزن ئەمانە تێکڵەیەکن لە کۆمەڵی ئینسانی خوار و نابێت کە من باسی شانازەکەم تۆ بڵێ سوکاتی بە ژنەکەی ئەوانە ژن نین ژنانی دیکتاتۆرەکان ڕۆلی گەورەیان هەبووە لە دزی و جەردەییدا بە درێژایی مێژوو هەمومان لەیلای ژنی سەرۆکی تونسمان بینی کە چی دزی بوو بەسەر گەلی تونسەوە ژنی شای ئێران و فەڕەح و ئەوانەمان بینی کە چیان کرد بەسەر گەلانی ئێرانەوە ژنی سەدام و ژنی هەموو مەسوولەکانمان بینی بەعسیەکان کە چۆن بوو نەخاوەنی دەیان چیرۆ زێر و ئەمانە لەسەر حسابی گەلانی عێراق ژنی ئەمانە هەموویان تاوانبارن یاریان بە چارەنووسی میلەتی کورد کردووە ئەمانە دەبێ باس کرێن ئەبێ ڕسوا بکرێن بەڕاستی چونکە ئەمانە ژنانی بەشەرەف و بە ئابڕووی کۆمەلگای ئێمە نین باش نییە ئەو جەلادەی کە تۆ ئەخەتە زیندانەوە ئازارە ئەدا ژن بێ پیاو بێ فەرق ناکا بەڕاستی ئەوانە ژنانێکی ڕوسور نین هەتا باسکردنیان شەرم و شوورەیی بێت باشە من هەندێک جار هەم بۆ نوخشە هەم بۆ سروە شێخ ڕەزاییانە یا وەک شکری فەزڵی قسەیەکە فڕێیاوە لەمە بەدەر من نەهاتوم وەکو ئێوەمانان دەنگ و ڕەنگی ژنان و کچان و پیاوانی خەڵک بڵاو بکەمەوە
ئێوە خواخواتانە کە شتێکی ڕووتان دەستکەوێ بڵاویکەنەوە کانیارەکانی خۆتانی پێپشتێنن بەڵام من ئەم مۆبایلەم پڕە لە فلیمی سێکسی و ڕووتی ژنانی پیاوانی یەکێتی هی پارتی با باش بیزانن بەڵام قەت پێم عەیب بووە خۆم لەقەڵی ئەو مۆزوعانە بەم وەکو ئێوە خۆتان ئەوانەتان کردووە ئێستا دەبنەوە پەخشانەی مامۆستای ئەخلاق بەرامبەر بە ئێمە هەر لەبەر چی تەلەفۆنێکیان بۆ کڕی نوخشە ناسێ بڵێ لای لەسەر ئارام ئەحمەدکەرەوە سەرانی یەکێتی و سروەکان و نوخشەکان و شانازەکان و لەیلای شارەوانیەکان و ژنان و کچان و کوڕانی ئەو مەسئولانە ژیانیان لە ئێمە زەوت کردو ئازیزانی ئارام ئەحمەد کچەکەی شێخ جەعفەر لەسەر جادا پەلاماری خەڵک ئەدا تەقە لە خەڵک ئەکا ژنی سەرکەوتی کوبە تەعدا لە خەڵک ئەکا بە ئاشکرا ئێمە ڕاپەڕیتمان کردووە ئێمە خوێنمان داوە ئێستا کچانی ئیبراهیم ئەحمەد ئەیخۆن باشە ئێستا 30 ساڵە هەر ئەم پۆخڵەواتانە ڕێگای گەڕانەوەیان لە ئارام ئەحمەد گرتووە باش نییە هەموو ئەو تێکۆشانەی ئێمە کردمان ئەم لەش فرۆشانە ئەیخۆن ئێستا کە شەوانە بۆ مەسئولەکان ڕوو دەبنەوە باش نییە ئەوانەی ئێستا ئەیخۆن ئێستا ئەتانەوێ ئێمە دوو قسەیان لەسەر نەکەین هەروە بۆ وەکو نوکتە وەکو گاڵتە جاری وەکو شێخزای تاڵەبانی باشە چەندی ساڵە خەڵک پێم ئەڵەیە کە پێشیش باسم کرد لەگەڵ ئەمانە ئەوە بکەن و ئەبرا من ئەمانە باشە ناسم کلچیان لەگەڵیان لێداوە بۆیە قبلیان نزیک نابووە بەڕاستی هیچ کاتێ من لەمان نزیک نەبوومە تۆ ناژمەوە چونکە ئەزانم ئەمانە چ دەعجان و چ دەعبایەکن باشە من وەکو ئارام ئەحمەد ئازیزانی من قەندیلێک موعاناتم هەیە ئێستا نوخشە ئەیخوا شاناز ئەیخوا کچەکەی و کوڕەکەی شاناز ئەیخۆن ئێستا کچەکانی ئیبراهیم ئەحمەد ئەیخۆن گەلاوێش ئەیخوا فڵان و فیسارەکان ئەیخۆن باشە دەی ئەگەر من باسی ئەمانە بکەم حرامە عیبە ئەمانە ژنن و نابێ باسییان بکرێ ئەی چۆن ژن و پۆز وەرەگرن و ئەچن گەنجی هەڵەبجە ئەسووتی ئەوە چێ دەف هەلیکۆپتەرە سێڵڤێگرێ بڵاو یەکاتەوە ئەی بۆ تاوەکو ئێستا بۆ دەیان پیا ڕوود بۆتەوە دەمیان بڵاوکەمەوە فلیمیان بڵاوکەمەوە کە لیان ژیراوە ئەتانەوە وا بکەم دانیشن بە دەردی خۆتانەوە من لە ملی ئارام ئەحمەد شانازی ئیبراهیم ئەحمەد ملیام لە دوولای دزیوە تۆ دێ من باسی نەکەم سوەی خوشکی شاسوار دنیایان دزیوە ئەتێ باسییان نەکەم باسکردنی ئەمانە ژنن و ئەمانە ئەی بە پیا باسییان کە چۆن شتی وابێ ئەگەر ژنن بۆچی دزیەکەن ئەگەر ژنن بۆ بە سێکس ئەبنە خاوەنی پۆست معقولە هینیان گرتووە شاسوار عەبدولواحید وەڵا لە شادیە بۆ بە ئەندام پەرلەمان گوای ڕەشی بڵاوکردنی فلیمی ڕووتی لێ کردووە باشە شاسوار چاوی دەرەهات باشە شاسوار بی ئەخلاقی کردووە کامەری داناوە بۆ ئەو کەسانی ئەندام پەرلەمانن کە هینەکەن کە بۆی شێکیان لێگرێ بەس پێم بڵێ شادیە خان تۆ بە چی فلیمی ڕوت دەرکرد خێرا لە شۆخی شاسوارە تۆ لە یەکەم لە مانگی یەکەمە یەکسە فلیمی ڕوتە بڵاو بووە تۆ بووی بە ئەندام پەرلەمان بەس من ئەبێ و پرسیارە لەو ژنانە بکەم تۆ وەکو شادی نەوزاد تۆ بە چی ئەم فلیمی ڕوتە گرت بە چی تۆ ئەم سێکسە کرد خۆ تۆ ێژەنەوەی بە ئەندام پەرلەمان هەر لە یەکەم ڕۆژەوە چوویتە لای شاسوار فلیمەکەی یەکسەر گیرە ئەوە بڵێن شاسوار خێڕی بوو کامێرەکەی دانا ڕاستەکەیت اوكي خيناك اي تو بشو ام سيكس كرت بشو تو ام لم شقيا او لقى بياك ام كرت زحمه النبي لا شو بخيو بشو ام كرت عشان تانيشن هل يكم دقيقه عند برلمانيه خويا روتك نوا لقى ام بيا او بيا رسمي كشاندين كذا وي من رسمي ام بلاو كدمو اي بويكي ميكا تشاو الدرهات بوشي ايكي تو حفتيك عند برلماني بشو ام سيكس كدو ام فني موجي زحمه النبي دەبان بڕۆمە هەزار شوقەوە ئەگەر ئەو شتە نەکەم بۆچی فلیم مەگیرە زەحمە نەبێ ئەمە حەقیقەتن کاکە ئەیلەوە ئێوانە شەوانە بۆ مەسئولەکان خاکە خۆ ئینسانی شەریف نینەوانە بەقوربە من زەلام تەلەفۆنی بۆ کردوم ئەمڕۆ لەشی کاگەران پێم ناخۆشە تۆ ئاوا باسی نوخشە کردووە لەم بابەتانە یاڵم کاکە ئەڵێ کاگەرە خۆ من ئەزانم کە ئەوانە هەمووی سۆزانین بەڵام کاکە باسییان مەکە ئەیکە ئێوە بە سۆزانیان ئەزانن بەڵام باسییان ناکەن بەس بەم ناڵە عیبە باسییان مەکە ما چی قسە قۆڕەکە بۆیە کاکە ئەوانە کارەکە ئەکەن پێیان عیب نییە کە وەکو من وەکو نوکتەیەک باسی یەکەم عیبە ئارام ئەحمەد باسی مەسائلی سێکسیەکان باشە خۆ ئەو خاتونەی هەڵەبجە من لە بیرم نییە ئەوەی سەدەمی شێخ مەحموود ژیاوە خۆشەویستانی ئارام ئەحمەد بزانە ئەوان چۆن قسە و باسییان کردووە ئەم نەخوێنەوارانش چۆن کە باسی سێکسی ژنێک یا شتێکەکەین گڕ هەر بە قسەش باسی خۆ من نەچوین دەنگمان بڵاوکردەوە نە ڕسممان بڵاوکرد نە ڤیدیۆمان بڵاوکردەوە نە باسی عیلاقەی شەخسیمان کردووە هەروەکو نوکتەی قسەیەکمان دەدەن دەرچۆ باشە کاتێک کە فڕۆکەکانی ئینگلیس باشە دێن شێخ مەحموود ئەوانە بردومانەکەن ئەم ژنە شێعرەکەم بە تەواوەتی لەبەر نییە خۆشەویستان باش نییە ئەم ژنە ئەڵێ چی ئەڵێ تەیارە ها بە نزمەوە بۆمبە ئەخا بەهینمەوە ئەتە خۆ زانی هینەکەی یعنی چی
ئاوا بە ئاشکرا قسەیەکە شێخ محمود وەڵامی ئەیاتەوە ئەڵێ بەسەری خۆم و لەتیفی کوڕم هینی ئەسپەکەم لە نازانم چیەکە ئەبڕم باشە ئێخۆ ئێوە شێخ محمود شەریفتر نین کاک ئێوە کە نەخوێنەوارن و نازانن دنیای ئەدەب و شیعر و هەجو چییە کەیفی خۆتان بەڕاستی باشە تەواو پیایە ئەڕۆ بە شێرەکە شێخ محمود پەلاماری ئینگلیزەکانەدا شێخ محمود یەکێ لە پیاوەکانی ئازاری دانیەت دانی ئازارە ئەینێرە بۆ ئەسحاب سپی بۆ لای کابرایەکی دانساز باشە شعرێکی بۆ نووسێ ناڵێ ئەومە نردۆ بۆ دان دەرهێنان و ئەوانە ددان ئەڵێ ئەومە نرد بۆ لات بۆ دان باش یعنی کە بیە ئەوی جوابی شێخ محمود ئاەتەوە ئەڵێ فڵانی نەر بۆ لامان بۆ دان هەتا توانیمان ئەومان لێکرد شەڕ شعریان کردەوە بەڕاستی لەبەرەوە ئێوە چونکە خەڵکی گەمژۆ نەخوێنەوارن و ئەزانن کەوتمان فڵانە کەس لە بەس دوو سێ کەس ئەوەکە دنیای وێران بووە تۆی لاقۆ چییە بە تۆ چ ڕەبتی هەیە چی تۆ بەسێ بە نوقشەوە زەحمەت نەبی اینجا شێخ ڕەزا چۆن نارەکانی هەجووەکە بۆتان خوێنمەوە شیعرەکانی شێخ ڕەزا ئەڵێکی بە شکری فەزلی یەکێک بۆتان خوێنمەوە چیڵێ زەحمەت نەبێ نەتان خوێنێتەوە ئێوە بۆ ناشین بیخوێنەوە ئەمە بخوێنەوە بێبەش بخوێنەوە شکری فەزلی بخوێنەوە قەبانی بخوێنەوە حاتەتی نالی بخوێنەوە کە شیعر بۆ مەسوورەڵێ کە چۆن باسی ناوگەڵیەکات و باسی نازانم فڵان و فیساری وەکو هین وەکو ناوی چییە ڕێواساتە دەرەوە و چۆن ئاوی لێ و شیەکە هەمووی بە شیعر باس کردووە خۆی ناری شریفتر نین بەڕاستی لە مەسوولەی ئەدڵانی شریفتی حتا نییە بە قۆنەرەکانیشی بن باش بیسان پاشا من وتمە فیفی عەبدە ئەو نوقشەیە حەدی چێ بە فیفی عەبدە بێ من کەوتومە تۆوەکو فیفی عەبدەوای ڕێزم لێگرتووە بەڕاستی فیفی عەبدە تەنها ژنێکی ڕاقیسە بووە لە دوایە وازی هێنا چوو بۆ حەج نەدزی کردووە نەجەردەی کردووە نە ماڵی خەڵکی خواردووە ئەمانە هیچی نەکردووە بەڕاستی بە ئاشکرا ڕاقیست بوو بەڵام ئێوە لە ژێرەوە بێڕەوشتن لەسەری شەوە خۆتان پێ شەریفە ئەمێ مۆزوعەکە باش نییە بڕۆن ئەو شعری نالی بخوێنەوە کە بۆ مەستوری وتو باش نییە بڕۆ بێبەش بخوێنەرەوە کە ئەڵێ شعری هەیە لە دوای ڕاستەکەتە ئەڵێ وەرە پێشێ ناڵم بێشێ دەبا بۆ تێخم اینجاڵێ ئەو دوو ئەنگوسیدەیە لە قام کرد بە خەڵات ئێوە نەخوێنەوارن ئێوە نازانن کە دنیای هەجوو ئەم شتانە چییە ئێوە هاتوون چیەکەن ئەچن ژنوپیایە بە یەکەوە فلیمی قسەی سێکسیەکەن ئەچەن ڕێکۆدەکەن و بڵاوێکەنەوە ئەوە بێڕەوشتیە بەڕاستی ئەوە بێڕەوشێت تۆ چی ڕسمی ڕوتی خەڵک بڵاوکەیتەوە ئەوە بێ ئەخلاقی لە ڕاستیە ئەوەی کە بە خەڵکی بڵێ تۆ سۆزانیت ئەوە بێڕەوشتی نییە چونکە بەڕاستی سۆزانین ئەوانە من درۆم نەکردووە لە واقع کاکە لە دادگا بڕۆ فەحسیکەم زانەوە یاوانیە کاکە هەموو دنیا ئەزانێ بۆچی یەن کاسەکە سەری ئارامە حماشکن باشە کوا شێخ ڕەزا باش نیە سەر شێخ ڕەزای تۆ ولا خاڵە عینک وەرە باوکێکی باوکم وەرە بۆ لای کاک ئارام محمود بەلەمەکەن زۆر ماوە ئەڵێ من دایکی هەزاری وەک تۆم هین کردووە بە فەردێ نەتبیستووە زەرب المەسەل سەد قەلوو بەردێ خۆی ئێمە وامان نەوتوە بە پاوڵ و قوباد و نازانم فڵان و فیسار و ئالم بابەتانە باشە هەزار شیعریواتان بۆ بخوێنەوە لەینی شێخ ڕەزا کە هەمووتان ئەزان کە ئەوە چ ئەدەبیاتێکە بەڕاستی یان بە شکری فەزلی چی ئەڵێت باشە چی بە گوڵچینی هین ئەڵێت شکری چی بە گوڵچینی ژنەکەی ناوی شێخ تەڵەبانی ئەڵێت باش نییە پێم عیبە من خۆم ئەڵم با لە بەشای ئێوە نەیخوێنەوە بەڕاستی خۆتان بچن بیخوێنەوە زۆر ئاساییە من شعری هەجوم هەیە بۆ لیلۆس تووڕەمکەن بڵاویەکەمەوە بۆ شعری شێخ ڕەزا وایە بەڕاستی کاکە بڵاویەکەمەوە پڕە لە مەسایلی سێکسی و ئەلەم بابەتانە تەواو شیعرە هونەرە کەیفی خۆتان چیەکە ناچی ناکەن کاکەجیان باشە ئێوە هاتوون شیعر و ئەدەبیات و ئەو قسانتان پێ عیبە و بێ ئەخلاقی ئەزانن بەڵام کۆمەڵگەتان پڕ کردو لە بێ ئەخلاقی باش نییە پڕتەکە بێ ئەخلاقی سەردەمێکە شێخ ڕەزای تاڵەبانی ئەو شیعرانەی وتووە بێ ئەخلاقی نەبوو باشە خەڵک متمانەی بە خەڵکە بوو ئێستا برا متمانە بە براکەی ناکا ژنەکەی تەسلیم کاشەوێک برا بە براکەی خۆی متمانە ناکا ئەوە چێ وای لەو کۆمەڵگایە کرد پارتی وێچێتی وایان لێ کرد بەڕاستی باش نییە لە سەردەمی ئەم کابرایە ئەم شێخ تاڵەبانیە کە ئەو هەموو شیعرەی وتووە خەڵک ئەخلاق و شەرەف و ئابڕووی هەبوو لە شاری موسڵمانیە دوو ژن نەبوو لەش فرۆش بێت باشە لە کۆیە یەک ژن نەبوو لەش فرۆش بێت لە کەرکووکە چوار ژن نەبوو لەش فرۆش بێت بەڵام ئێستا ئێڵێن ئەم شیعرانە عیبە کسەکەی ئارام محمود عیبەکە بە نوقشەڵێ بە سێکس و ئەلەم بابەتانە بەڵام لە ژێریشەوە هەر هەمووی خەریکی دگلدانە وازان ئاگام لێتان نییە قۆڕ بۆیە کۆمەڵی خەڵکی نەخوێنەوار هەر نازانن ئەسڵەن هەجوو ماڵی زمانی لەکوێیە دەم و لە هەموو شتێکی ئێن هەر لە خۆیانەوە با بزانین ئەم بابایە کە لەسەر داوای یەکێتی پەلاماری منی داوە خۆی چی کردو لە ڕابردووە خۆشەویستە باش گوێ بکرد بزانە ئەوانەی من چۆنە ئەوانەی ئەو چۆنە کە خۆم چەندین جار تێرم بۆ کرد کە بەسە
ئەوەندە دەنگی ژن و پیاوی پارتی و بنەماڵی بازنی ئەمانە بڵاو مەکەرەوە تەداخل لە ژیانی شخصی خەڵکا مەکە ئەمە بێئەخلاقیە ئەوەندە باسی ژن و کچی بنەماڵی بازانی و پارتی مەکە کەشی ئەو دەیت نانا کاکارام بنەماڵی بازانی تەنها بە باسکردنی مەسلەی ئەخلاقی ژن و کچیان دەشتێنرێن باشە کاکە ئەمە وەڵامەکەی ئەو بوو بۆ من باش نییە لەسەر ئەو کارانەی ساڵانێکی ڕێکیشە مەرحەبایم نەکردووە باش نییە یەکەم بابەتان باسکە ئەمانە گروپێک بوون ئەمەی ئەڵمانیا کە سەرمە قسەی کردووە پێیژی ناکە ناوەکەی بەری بەڕاستی حوت پێیژیان لە یەک کاتە پارتی دەستی بەسەران کرد باش نییە دەستی بەسەران کرد تەواوی ئەو زانیاریانی کە چالاکەوانانی منتیقەی بادینان و زاخۆ بۆ ئەمانەیان نردبوو هەمووی کەوتە بەدەستی پاراستن وەجبەیەک گیرا شیروانی و گروپێکی تر هەر هەموو دەرەکەی ئەو پێیژانەوە پارتی کەشفیکردن و گیران چی زانیاریان لە منتیقەی بادینان نردبوو بۆ ئەم گروپە کە ئەمە لە بادینەوە خۆی لیان وەرەگرێت هەر هەموو ئەمانە کەوتە بەدەستی پارتی پاراستن هەمویان گیران هەمویانێکی 3 ساڵ 2 ساڵ 4 ساڵ زیندانی کران تەلەفۆنم بۆ کرد وتم ئەرە کاکە تۆ عیب ناکەی بۆچی ئەم هەموو پێیجە گیراوە لای پارتی و حەو پێیشتان گیراوە هەر هیچ شتێک نەسڕیوەتەوە هەمووی دەستی پاراستن کەوت ئەو خەڵکانە ئاوایان لە هەر لە بادینانە ئەدی وەڵڵا من چوزانم کاکە ئاوایە وتم چۆن چوزانی وتم من پێیژم هەیە ئەکاونتم هەیە نامەم بۆ ئەنێسە ئەیسڕمەوە بەس تۆ چیان بۆ نادی نەسڕیوەتەوە پێیجەکانی پاراستن دەستی بەسەرا گرتووە هەرچی زانیاری هەیە دەستی ئەوان کەوتووە ئەو هەموو خەڵکی لە بادینان گیرە هەر هەمی خەتای ئەمان بوو بەڕاستی ئەمانیان دابگرتن لە بادینانە شێروانی ئەمان دەیان بەگرتن بەڕاستی ئایزانی ئارام ئەحمەد چونکە ئەوانە چونکە خۆیان بادینانی بوون لە مەتیقەی دهۆک و زاخۆ ئەمانە چی زانیاری هەبوو بۆیان ئەناردن کە بڵاویکەنەوە بەدەنگ و بەفیدۆ هەمی کەوتە بەدەستی پاراستن و پارتی و هەموو ئەو کەسانە چالاکوانەکانی بادینان هەر هەمیان گیران و خلانە زیندانی پاراستنەوە ئێستش شیروانی ئازاد نەکراوە کاکە باش نییە عزیزان وداد حسين كجروبك باراسن ايرفينن كابلا يقل دوكانك هو فيديو ليكات او بو ايفرين ندواي ايبنو كشتيان تلمكشان درجه سميلو دو فريدا وليدو زايوا دوكان دارك فيديو شي لي قلتبو لو كاتاك ايرفينن او جروبا باشا بو مني نادبو بو كسشي نادبو كاسم الباسي اوك باشا بو اوشي نادبو من بدوكان ناركموت وتم عزيزه كيمن ام فيديو نابي بلا بيتوا چونکە ئەم ڤیدۆیە بڵاو ببێتەوە یەکسەر ئەزانن ئیتیجاهی چۆ ئەو ڤیدۆیە گیراوە ئەزانن دوکانەکەی تۆیە سەری ئەکرێت بە قوڕا بە هیچ جۆرە بڵاوی نەکەیتەوە ئەوە کاکە من بڵاوی ناکەمەوە نادوی بۆ ئەم زەلامە کەشی ئەمە بڵاوی کردەوە دوای 3-4 ڕۆژ کابرا ئێسشی لەگەڵ بە کەسی زانیشی بەسەر هات دوکاناری دامەوە قوڕی کرد بەسەریا بەڕاستی ئەمەیە کە تۆ حساب بۆ هیچ ئینسانێک نەکەی بە ئارەزوی خۆت وەکو ڕزمێک کەربازارانە هەر لە خۆتە بچی کارکەیت باش نییە ئاوا ئەوش تیاش ئەوش بەسەرهات لەسەر ئەوەی شەڕ لەگەڵا کرد باشە نیهات بازانی ژنێک تەلەفۆنی بووەکە هەمووتان بینیتانە کە ئەمانە بڵاویان کردەوە هەر ئەم بڵاوی کردنی هەربەزەی تۆ بە چاقێ دەنگی سێکسی نیهات بازانی لەگەڵ ژنێکە بڵاوەکەیتەوە هەمومان ئەزانین ئەو ژنە شەڕ بە نیهات ئەفرۆشێ نیهات هیچ ناڵێ لە قسەکانیا بەڕاستی ژنەکە خۆی ئێخاسەر هەوەست کاک نیهات بابێن بۆ تورکیا بۆ هەولێریا ئەوە ئەوشەڵێ ناوەرە بۆ هەولێریا بۆ تورکیانەوە تۆ بۆ بڵاو کردە زەحمە نەبێ تۆ عیلاقە چییە بەسەر عیلاقاتی بینی نیهات بازانی هینەوە ئەو ژنەوە نیهات بازانی فەرقی چیە لەگەڵ نوخشەیە تۆ بۆ نوخشە داخلەیە بۆ خۆت هینی نیهات و هینی ئەو ژنەوە بڵاو کردەوە زەحمە نەبێ بۆ شانزانەکە کە ئەوانە بڵاوەکەنەوە چ جیاوازێکی هەیە تۆ بە ئەخلاقی ئێسەوا بەم لەسەر دوو قسە ئەواکەی خۆش هەموو ئەمانە کردووە لە ڕابردووە کچێ تێری بۆ کردن بە گریانەوە ئایزانی ئارام ئەحمەد لە بازانیەکان باشە ژنە مێردی هەیە بەڵام لەگەڵ پیاوێکی ترە هەر بازانی پەیوەندی هەبووە تەلەفۆنی بۆ کردن کاگارام دەنگێک تەلەفۆن قسەمان کردووە دەنگەکەم گەشتە لای ئەو زەلامە ئەوێ بڵاوی کاتەوە تۆ ئەگەر ئەیناسی تو خوا تەکلیفی بۆکە بڵاوی نەکەنەوە ئەم کوژن و چی ئەنە بابەتانە مش تەلەفۆنێکم بۆ کرد وتم کاکە دەنگی ئەو ژنە لەلایە ئەو ژنە تەلەفۆنی کردووە تکایە بڵاوی مەکەرەوە ئەی کوژن ئەوە خراپە ژنێکە هەڵی کردووە چیش کردووە لەگەڵ پیاکە عیلاقی هەبووە تۆ حەقی بەسەر ئەمە نییە وتی نەخێر من بڵاویەکەمەوە چوو دەنگی ژنەکەی بڵاو کردەوە کەس نەیزانی تر دوای ئەو ژنەکە چی لێهات ئەی تۆ بۆچی چووی دەنگی ئەو ژنە بڵاو کردەوە کە حەسی لە پیاکی بازانیە کردو من تەلەفۆنم بۆ کردی وتم مەیکە هەر کردیش زەحمە نەبێ تۆ نەکرد بڵاو نەکردەوە دەنگی ئەو ژنە قوڕ بەسەرە کەس نەیزانی چی بەسەر هات و چۆن تەسیان کرد لە ناویان برد کەواتە تۆزێ دامەنیشن ئەو قسە قۆڕانە بۆ ئارام ئەحمەدکردن ئەرشیفتان هەر هەمووی لە چنی ئارام ئەحمەدایە باشە تەواو
خۆی ئەمە ناپیاویە بەڕاستی تۆ دەنگی ژن و پیاوە بڵاو بکەیتەوە کە باسی خۆشەویستی و عیشق و عیلاقاتەکەن تۆ بچی بڵاوی بکەیتەوە بۆ هەموو ئەمە بە ناموسم ئەزیزان چی دەنگی سێکسی ژن و شت بڵاو کراوەتەوە بە تایبەتی ئەوەی دەڤەری پارتی ئەوانە هەمووی ئەم جەماعەتە بوون هەمووی ئەم کوڕە بۆ بڵاوی کردەوە ئازیزانی ئارام محەممەد هەمووشی لە دەستی دووسەی نێچیرەوە پێگەشتووە یا لە دەستی هینەوە لە دەستی ئەدهەم بارزانیەوە بۆی ناردووە ئەدهەم بارزانی لەسەر ئەمانە تڕۆکرا نێرا بۆ ئێران و بۆ منتیقەی سلێمانی چونکە هەموو شتەکانی ئاوا ئەنەر بۆ ئەمانە ئەوەی کە هی بنە ماڵی بارزانی بووە باشە منسوور بازانی هەمووتان گوێتان لێ بووە لەگەر کچێکە قساکە کچەکە داوای پارەی لێکە بە چەند بەش یەک دانە 2 ساڵ ئەم کوڕە بەس ئەم دەنگی لێدا دەنگی منسوور و کچێکی ئێرانی ئەوە داوای پارە لە منسوورەکە ئەو داوای سێکسی لەگەڵاکە ئەی بۆ بڵاو کردەوە زەحمە نەبێ بۆچی دەنگی منسوور و دەنگی ئەو کچە ئێرانی بڵاو کردەوە هی دایکی کچە ئێرانەکەش بڵاو کردەوە کە باسی پارە و مارە و سەرانسەندنەکە لە منسوور بازانی ها براکەی مەسوور بۆچی کردە زەحمە نەبێ تۆ نەبووی من لەکوێ ئیشارەم کردووە بە حیاتی ئێستا تۆیی لەسەر 2 قسە یەکێتی تەکلیفی لێکردووی پەلاماری ئارام محەممەدی کە باسی نوقشەم کردو باسی هیچی ئەخلاقیشین باز نەکردو بەڕاستی من نەچوم دەنگی بڵاو بکەمەوە ڕسمی بڵاو بکەمەوە ئەمانی بۆ بهۆنمەوە من تەنها وتمە لەبەر دووسێ کردوتانە بە خاوەن پۆست قسەم کردووە ئەکرێ وەکو تەشکیل ناوی بنیت ئۆکەی بەڵام وەکو ئەوە نییە کە من هاتبێتم باسی ژیانی شخصی کەسێکم کردبێ بەڕاستی باش نییە هەموو ئەمانەیش ئەدهەم بازانی بۆی ئەناردن بەشێکیشی لە دەستی دووسێ گوتم گروپەکەی نێچیرەوان بازانی باش نییە اینجا چیە تۆی نات بۆ ئەمریکا لەگەڵ شانیارە بڕۆی شکات لە مەسوول بازانی و ئالم بابەتانە بکەیت شکاتی لە هەر هەمویان کرد بۆ نێچیرەوان بازانیتیانە بوو کەسەیە بەقینێکی دز بێ کەسەیە بەقینێکی سامانی خەڵکی دزی بێ کەسەیە بەڕاستی تۆ چێ مەگەر قوبات نەیناردی بۆ ئەمریکا بۆ شکاکرد لە مەسوول بازانی ها نێشم ئەزانی کە چەند پارە بە تۆ دراوە چەندیش بە شەنیار دراوە ها چێ تۆی نازەحمە نەبێ هەر لە خۆچووی بۆ ئەمریکا دەعوت کرای لەوێ شکاتێکی لە مەسوول بازانی و مەسعود و چۆچ و ئەرەن بابەتانە بەڵام نزیکەی 15-20 دانە لە بنەماڵی بازانی تێبوو بەس نێچیر نەبێت بۆچی نێچیتان لە دەرکردبوو لەو شکاتە زەحمە نەبێ ها تۆ نەیان ناردی بۆ ئەوەیەکێتی بۆ شکاتە تۆ شەنیار ئاگام لێ نەبووە بۆ ئازانی نایزانم چەندتان وەرگرتووە کە ڕۆشن بۆ شکاتکردن لە بنەماڵی بازانی ئێوە بەشەرنیەوە کاکە ئێوە کۆمەڵی خەڵکی نەخوێنەوار و چوزان ئێوە سیاسەت چییە بە منەڵێ قارەمانەکە هۆڵند بەڵێ قارەمانەکەی هۆڵندام تۆ ئەسڵ قوتابی منیش نی تۆ چیت ئایلەوە کێ نادنی بۆ ئەوێ بۆ شکاتان لە مەسعود و مەسوور و نازانم ئەمەکە بەر نێچیریتیانە بوو ناکرێ کاکە ئەزانم کە چۆن نێراون بۆ ئەوێ شکاتەکەشان هیچ نەبوو دۆڕانتان لە ڕاستیا بەڵگەتان نەبوو باشە ئەو شەوەی کە لە زادرا ئازیزان دەیان کەس کوژراوە شارێک خەڵتانی خوێن کراوە یەکەمین کەس کورتسات ئەم زەلامی بان کردووە لەسەر ئەو مۆزوع قسە بکات باشە کاکە ئەمیش هاتووە دانە قسە بۆ کورساتەکە لە کاتێکا کە سەدان ژن ئەگری بۆ کوڕەکانی سەدان ژن قوڕە پێوێ بۆ کچ بۆ براکانی باشە هەساوە هاتووە کورسات دەعوتیان کردووە یەت هینەکات یەت ئەواکە باشە قسەیان بووەکە ئەڵێ چی ناچێ باسی تاوان و کۆمەڵ کوژیەکە بکە ئەڵێ پیلانەکانی مەسوول بازانی تێک چوو پیلانی چی پاڤڵ تاڵەبای لەگەڵ ئامۆزاکەی خۆیان شەڕی بۆ گرتیان و دەیان کەس کوژرا کوڕی خەڵک و فەقیر و هەژار مەسوولی چی و پیلانی چی و تەڕەماش و تەڕەسازی چی باشە تۆ بۆ لەو کاتا چویت کەوتە سەنگەریەکێتی چێ تۆی بان کرد بۆ کورساتەکەی هێرە و ئالم بابەتانە بۆچی لەو کاتە ڕۆژی ئەو قسانە کرد بۆچی چیلویە پاکانە کرد بۆچی دەستخۆشانە لە یەکێتی کرد کە پەلاماری لارەزاریاوە بۆچی وتی وەڵا پیلانەکانی مەسوول بازانی شکستی خوارد یعنی ها ئەوەی پەلاماری لاهوو دراوە پیلانی مەسوول بازانی بووە ها چێ نادیتی بۆ ئەوێ ئەگەر تۆ پیاویانی بۆچی ئەم کارانیان بۆکەیت من ڕەنگە سەدقاتی تۆ ئیلاقەم لەگەر کۆمەڵی خەڵکێکی هەیە خۆش بێ نەیشومە سەنگەریانە لەو حاڵەتەیە ناچم خۆم بە پیاوەزانم بەڕاستی کاکە بەڵام ئێوە چوون لە یەکەم کەس بووی لە کورساتەوە دەستخۆشیت کرد لە پاڤڵ و قوبات کە لە پاڤڵەوانە کە دەیان کەسیان لە سەرچنارە خەڵتانی خوێن کرد چۆن دەڕوویێت تۆ قسە بکەی کاکە چۆن دەڕوویێت لانێکەم بۆچی نەوت من قسە ناکەم بۆ ئێوە چونکە خەڵتان کشتووە کوڕی خەڵتان کشتووە هەمومانە بیرمانە ئەوانە کاکە ئەو مێژووە وەکو خۆی نووساوەتەوە تۆیەک کوشتنی دەیان گەنجی سلێمانی ڕوودکردنەوەیان سوکاتی پێکردنیان بە شەقامەکانە ببینی بشی دەستخۆشانە بکەی لە بکەرەکانی ئەو تاوانە ئەوە شەرمەزاریە بەڕاستی
تۆ قسە بۆ چیەکەی خێر بوونا ئەو هەموو خەڵکەیە یەکێتی پەنای بۆ تۆ هێنا بۆ کورسات قسەیان بۆ بکەی پشتیوانی یەکێتی بکەی دژی کوشتنی دەیان کە لەلا لە زارە خۆ لە خۆ نەبووە سوتفە نەبووە بەڕاستی تۆیان شت لەبەر یەک کەس قسەی نەیەکرد لەو کاتەیە لە یەکەم دەقەیە وەکو چۆن دوێشەوە من قسەم کرد دوای من یەکسەر قسە کردم وشکە نوخشە پێویست بێتوی لەسەر جوابی ئارام ئەحمەد دەرەوە ئەها بێحرمەتی پێ دوێ خۆت بێحرمەتی تۆ کاکە چاوک دادی گیان تۆ خۆ بێحرمەتی بە قوربان بێحرمەت نەبوویت یا دز نابوویت تەواو بۆ پێتان ناخۆشە کاکە من ئارام ئەحمەد کاکە ئەگەر شتێکم کرد حەیان برن باسم کرد بەڕاستی تەواو بۆیە کە ئەمانە هەمووی ڕێکخراوە ئێوە دەنەکە خەسیون بۆیە باسکردنی ژن و کچی خەڵک تۆ داتێنا بەڕاستی تۆ داتێنا تۆ بووی ئەدوت ئێمە ئەبێ بەس پەلاماری ژن و کچی بنەماڵی بازانی بدەین ئێمە بەوە ئەیان خێن و بۆوەیان لێکەین بۆوەیان لێکەی ئەی بۆ لە ئاخریشە هەسەحتە دەنگی هێنا بنەماڵی بازانی ئەوە بێ ئەخلاقیە کە ئێوە کردتان دژی ژنان و کچانی کورد بەڕاستی ئەوە بێ ئەخلاقیە ئێوە دەنگ و ڕسم و وێنەی ژنانی ماڵی مەناسەتان بڵاو کردەوە لەبەرەوەی کە گوایە ئێوە بەوە ئەتانوێ ئەوەکەن بەشم من حەز نەکەم ڕسمی خوشک و ژن و دار و بەرد و کەس و کارم بڵاوێتەوە تۆ بە چاقی بڵاوەکەیتەوە تۆ بۆ چێکی ڕسمی کچی مەسعود بازانی ژنی مەسعود بازانی ژنی نازانم چی ئەهێنی بڵاوەکەیتەوە لە خۆ تۆ شەنازی پێوەکەی چ هونەرێکی تایە ئەوە بۆشی تۆ ئەم کاراکەی زەحمەت نەبێ ئەمە سیاسەتکردنە ئەمە بێ ئەخلاقی لە ڕاستیە بەڵام من تاوەکو ئێستا بێ ئەخلاقی وام نەکردووە من لە ژیانمە پەلاماری ژیانی شخصی و ئەخلاقی هیچ کەسێکم نەداوە حتا هیچ سەرنجێکی تو پارتیش کە بە سەدان شتم لەلا هەیە بەڕاستی باش نییە قەت ئەوم نەکردووە چکە بخۆم بە پیاوەزانم ڕاست ئێوە نیم بەس تۆ یەشێتی تەکلیفی لێکردی دوێشە مادەم ئەم دوو قسەم دژی نوخشە کردووە ئەوش بۆ گاڵتەوکە بوو بۆ پێکردن وتم بەڵێ باسکەم هەر نوخشە نەبوو ئەسڵەن باش نییە باسەکەشم هیچ ژیانی شخصی نییە وتومە دوو کەس ئەمان تەنها بۆی ئەمانتە ڕاگەتووە چونکە ئێوە سێکسیان لەگەڵاکەن حەقیقەتە خۆ عیب نییە کاکە سێکسی لەگەڵاکەن لەگەڵ هەمویان ئەیکەن بەڕاستی سەرانی یەکێتی شەو و ڕۆژ خەریکی سێکسکردن لەگەڵ ئەم ژن و ئەو کچوانم بابەتانە سوا ژنی یەکترە بن سوا ژنی ڕەفیقی یەکترە بن هەر هەموو یەکێکە ناوەکان بڵێم کاکە بەڵام ژنی فڵان مەکتەبی سیاسی فڵانە کەسیانە لەگەڵ سێکسەکە کاکە یەخۆ هەمووی ئەزانم برا بەس باسم نەکردو خۆ تێگەی تەواو لە یەک قسەی خۆشم بەڕاستی پەشیمان نیم ئەوە حەقیقەتە کاکە نوخشەڵێ سروە ئەڵێ چیرە سروە من چی لێکەم پەنج ڕسمەتی بڵاو بۆتەوە خۆشی کاکەم خۆم بڵاو نەکردووە کاکە خۆی سەرخۆشە لەو تێنەکە ئاوای کردو ڕسمەکەیان بڵاو کردوێتەوە ئێمە نەکەم چیە کاکە کابرا خۆی پێ عیب نی ئەڵێ وەڵام مۆبایلەکەمون بووە جا مۆبایلەکەمون بۆ ڕسمی ڕوون بۆگرن لە مۆبایلە دایانی زەحمەت نەبێ بۆ لەوێ دایانی مۆبایلە ڕسمی ڕوتەکانە تۆ سێکسەکەی بۆ ئەم کامێرا بێتە ژوورە و ڕسمی خۆ دەبی زەحمەت نەبێ زۆر جوانە ناوگەڵێ ڕسمێکی دوو بڵاوەکەیتەوە خۆ ئینسان قیزی لێشەوێتەوە بە قورئان کەی بینێ باشە من خۆم بێسشم نایە سەیری کەم کە هەمووشم لەلا هەیە تەواو ئەوەی کەوتومە حەقیقەتە نوخشەیان پێ ناخۆش دەبێ خەڵکم لێ هانمەیە ئەوە ڕاستیە هەموو هەڵەبجە ئەزانێ هەموو کورد ئەزانێ کاکەژێ لیستێکم لەلایە کە تۆ چیت کردووە لە هەموو مۆزوعەکانە کاکە بە قورئان سەد جار بە قورئان زۆربەی هەرە زۆری ئەو ژنانەی کە پۆستیان ئەدێتێ لەسەر کۆشەوە ئەبن بە خاوەنی پۆست ئیتر بۆچی پێتان ناخۆشە کاکە بۆ پێتان ناخۆشە قەسەم بەخوا لەسەر کۆشەوە ئەڕۆن لە ژووی بە قورئان شەویان بۆ گەرم نەکەن ناتانکەن بە خاوەنی پۆست بەخوا سێکسیان لەگەڵ نەکەن ناتوان ئیلا مەسئول لە پشتەوەیە سێکسی لەگەڵاکە ئینجابی بە خاوەنی پۆست ئەمە حەقیقەتە ئیتر پێتان ناخۆشە کەیفی خۆتانە بەڕاستی مشکلەی من نییە ئەوە باشە ئەمە ڕاستیە ڕاستی ئیتر ئارەزی خۆتانە لەبەرەوە مەهێن ئەو قسە قڕانە بۆ ئارام مەحمەوکەن بۆیە ئێوە هیچ نین ئەمە یەکەم جار و ئاخر جاریشە بەڕاستی خۆم خەمە ئاسی ئێوە وەڵام بە ئێوە بدەمەوە باشە بەڵام بۆیە ئەمەی شمت تۆ خۆت ئەمانت کردووە یەکەم شەڕم لەگەڵ تۆوە لەسەر ئەوە بووە کە ئەگەر وجدان و شەرەف هەبێ ئەزانی تەلەفۆنم بۆ کردی وتم باسی ژن و کچی خەڵک مەکە بەس عیبە باسی ژیانی شخصی خەڵک مەکە سیاست ئاوا ناکرێ با ئێمە دژی پارتی و دژی یەکێتیش بین نابێ پەلاماری ژیانی شخصی و سێکسی و ئەنەباوەتیان بدەین ئێوە هەمووتان کردن بەڕاستی یەکەیەکە ناوم هێنا هەموو ئەوانە ئێوە بڵاتان کردوێتەوە پارتیش خۆی ئەزانێ هەمووی تۆ بڵاو کردێتەوە ئەو دەنگ و ئەو ڕەنگانەی ئەو ڕسمانێکە هەیە بە شانازیەوە بڵاتان کردێتەوە بەڕاستی بەڵام من تەحەداکەم ڕسمی ژنێک ناوی ژنێک شتی ژنێکم لە ژیان بڵاو کردێتەوە وەکو نوکتە وتومە سروە ئەوە وتومە ڕاستە ئەوە لێ پەشیمانی هەر ئیشی لێمەوە بۆ خۆشیە ئەوەی نوخشێش کەوتومە دوێشە دەستم خۆش بێ حەقیقەتە ڕاستیە نوخشەگیان تۆ ئەوەی بەڕاستی فڵان تاو هیچ خۆ تێمەکە مێردە هەیە چای مێردەکە دەرەهاو مێردەکە پیاو نییە ئەگەر پیاو وایە مێردەکە تۆی ناویست تاو بۆ پێ ناخۆشە کابرا پیاو نییە یا قبوڵیەتی باش نییە ئەگەر ناقبوڵی ناکردێت تاو کەواتە لەسەر ئەمانە بڕۆن خۆتان زەرەکەن چونکە کە وەختێ تووڕەتان کردم
باش نییە وەکو وتم کە فێم لێ هات بەڕەکەتان بەتەواتی ڕاکێشم هەموو کوتان لێ تێگەێنم بەڕاستی لەبەرەوە شاخ لە شاخی ئارام محمود گیر مەکەن بە هیچ جۆرێ دەمتان داخن سەرتان داخن تەواو بچن بەلای سێکس و ڕابواردن و مەشروب خواردنەوە و پارەپیاکردنی خۆتانەوە شاخ لە شاخی ئارام محمود دوو قسەم کردەوە بۆ خۆشی مەڵێن وەڵا ئارام محمود باسی ژنانەکە باوانە ژنین بابە کۆرە من خۆمە کوژم باسی ژنکەم حقم چیە بەسەر ژنەوە کاکە من ئەو شتەی کە لام خەهێڵی سوورە مەسائلی سێکسی و ئەخلاقی ژن و پیاوەکانی هەموو کۆمەڵگەی مرۆڤایەتیە ئەو کەی مشکلی منەوە مۆزوعانە من حقم چیە بەسەر خەڵکەوە سێکسەکە یان نایکەیە ئەوەشی تایبەتی خەڵکە بەڵام ئەمانە دەبوو هەمویان باسکەم بەڵام لەبەر کەساتی خۆم پێم عیبە بەڕاستی چونکە بۆ ئەگەر ژن و پیاوە حەزیان لە یەکتر کە یەکیان خۆشویست بە مانای کەلیمە ئازادن کە هەچێکن بێکەوە بەڵام ئەگەر تۆ پۆستێکت هەبوو ژنێک هاو بۆلات پێوت ئەگەر ئەوم لەگەڵ نەکەی ئیشەکە بۆ ناکەم یا ئەوە ناکەم ئەوە تۆ بێت لە قاڵ بدرێ بەڕاستی ئەبێ ڕسوا بکرێت باش نییە ئەندامی سەکرتەریەتی هەیە لەناو سیارەیە بەلوعاکەی دەرهێناوە ئێستا کردیان بە مەسوول مەڵبەندی یەک و ئەلم بابەتانەی هینی ئەوەی سلێمانی بە حیاتی خۆم لە قەلەوە مۆزوعان نێدەوە بەڕاستی بەلوعاکەشیم لەلایە لە ڕاستیە باشە هەزاران شیوام لەلای ئارام ئەحمەد هەیە بەڵام ئێوە ئەو شتان باسە کرد ئەگینا من ئازیزانی ئارام ئەحمەد دووبارە سەدبارەیەکەمەوە لە ژیانمە حقم بەسەر ژیانی شخصی هیچ من پیاوەکەوە نییە بەڕاستی حقم نییە باش نییە بەڵام ئەم دزانە کە ئاوا باسییانەکەم من باسی ئەوانیان بکەم بەخوا عزیزان باسییان کەم ئەمە بۆ خۆمان ئەلەما ینی بینی خۆمان بێ بەس بۆ خۆتان بڵاوی نەکەنەوە کەس گوێ نەبێ ینی ئەم گروپی خۆمان باش گوێ لێبێ بە شەرەفم باسی مەسائلی ئەخلاقی سەرانی یەکێتی ئەوانە بکەم بە شەرەفم هەمویان گۆژ و ئیفلیجەکەم بەشەرف هەمیان گۆ چیان بردیانە بۆ لوبنان چیان بردووە بۆ فڵان و فیسار و ئەنە بابەتانە چیان هێناوە بۆ تورکیا لە سێمانی چیان کردووە والله باسییان کەم هەمویان تووشی گەشتکەکەم باشە والله هیچ ژنیان هەیە کە باسی ناکەم دوو گەنجەباتەوە بە پارە گەنجی قۆزی تازە پێگەشت و هەتا بەیانی دگل داندانەکەن بۆ خۆیان من کە باستان ناکەم مەمنونم من کاکە دا ئەو دەسانە ماشن دەسانی ئارام ئەحمەد کە باستان ناکەم کاکە تێگەی کە خۆم پێم ئەی بە باسەکە ئێوە حەقە ڕسوا حەقە باستان کرێ ها بەڕاستی حەقە باستان کرێ بەڵام من نایکەم بۆیە بەداخەوە بەڕاستی بەداخەوە کە ئەم زەلامە هەساوە لەسەر نوخشە پەلاماری ئارام ئەحمەد یاوە یەک کۆمەڵ دروی بۆ کردو هەر نوخشە خۆشی کۆمەڵی خەڵکی نردووە بۆ لایڤەکەی دەستیان کردو بە نووسین کۆمێن نووسین و جوندان بە ئارام ئەحمەد خۆی وای خۆی بۆ درۆکەیت من ئەگەر باسی ئەخلاقیتان کەم شێتان لەگەڵ کوان باسی مەسائل ئەخلاقی کەسم کردو زەحمەت نەبێ لەکوێ ڕسمێک وێنەی کەسێکم بڵاو کردووە زەحمەت نەبێ لە ژیانمە شتیوان نییە شتێکی وا هەبوو پێم بڵێن بۆی من سەیلوتی خۆم ڕشکەم بە حیاتی ئەوە نەکەم من قەت خۆم لە قەلێشتان نادەم بە باش بجانە هەر بەوەی شەو ماوەتەوە من لە پاڵتاکیش بووم دەیان ژن کامێرەی بۆ کوڕە کردەوە دەستم بەسەر ئاگرت نەمێژ بڵاو بێتەوە چەندین ئەدمینم دەرکردەوە بلۆکم کردووە لەسەر کامێرەکردنەوەی ژنان لەسەر دەبی پاڵتاکە حتان چیە ئێوە دابشۆ ئارام ئەحمەد بە ئەخلاق بن ئەوەی لە بەردەستی منایە ئەوەی من ئەیزانم بەڕاستی ئەگەر لای ئێوە بووایە هەر پاتان پێپەیا کرد باش نییە زەلامی وە ئەزانم ملیۆنێرە کچی فڵان ئەبا بۆ دوبەی باش نییە ئێوە ئەگەر بیزان ئەو فلیم و دەنگ و ڕەنگەتان دابێ هۆ ئێستا ملیۆنێر بوون ئەتان و فڵانەژن ئەگە ئەو نەپارەم لێنێ ئەو ڤیدۆکەتان بڵاوکەم ئێستا ئاواتانەکەی بەڕاستی بەس هەر پێم عیبە باسیشیکەم بەڕاستی لەبەرەوە درۆ مەکەن پیاو بن من ئەهلی ئەوانە نیم من تداخلی ژیانی شخصی هیچ کەسێک ناکەم من وەکو نوکتە دوو قسەم لەسەر ئەو ئافتە کردووە دوو ڕۆژێکش ئەیکەمەوە یەک ساڵێکش ئەیکەمەوە چونکە حقیقەتە لەم کاتیش ڕاستی ئەڵێ لەبەرەوە تۆ بۆت نییە دیفاع لەوانە بکەیت تۆ قچیە کاکە تۆ قچی دیفاع لە دژنە دزاناکی کاکە تۆ ئەگەر بەکرێنە ژیراوی بۆچی پەلاماری منیکی ئاوارەی 30 ساڵە ئەدەی لەسەر ژنێک کە هەموو کورد ئەیناسێک کە چه حاڵێکی هەیە بوو ئەگەر ژنێکی محتەرەمە قەیناکە شاعرێکی ناودار و ڕێکوپێکە قەیناکە دادوەرێکی محتەرەمە قەیناکە ژنێکی بە ئەخلاق و خاوەن کەسایەتی قەیناکە ئەگەر ئینسانێکی محتەرەم و شەریفی کۆمەڵگای قەیناکە ئەڵێم وەڵی حەقت باشنی بەس ئەوەی کە من وتومە هەزار قاتیش خراپترە تۆ دیفاع لە چیەکەی کاکە جەنەی هەوا دیفاع لە چیەکەی تۆ چی دیفاع لە چیەکەی کاکە بەرحاڵ ئەوە وەڵامەکەی من بوو خۆشەویستانی ئارام ئەحمەد من حەزم لەم شەڕە سەگە نییە لە ڕاستیە تااقەتی ئەم نوع لە شەڕانم نییە نامی ئەمانە کاتم کوژن بۆ مۆزوعانەوە بەڵام ئەوە گەیشتە تینم بۆ ئەوەی کە خەڵک بزانێ کە ئەمانە خۆیان کرۆکیان ئاوایە بەدەیان جار ڕسمی خەڵکیان بڵاو کردوێتەوە ڤیدۆی خەڵکیان بڵاو کردوێتەوە دەنگیان بڵاو کردوێتەوە ئەوانەی کە بۆم باسکن یەکە هەمووی ئەمە بڵاوی کردووە بەڕاستی باش نییە
بەخوا چەندی جار خۆم پێم وتومە بابە کاتی خۆی ها 5 ساڵ بەرزم بابە عیبە ئەمە بڵاو مەکەرەوە تو عقلشی بەسەر دەنگی ئەمە ژنەوە حەز لە یەکترەکە تو بۆ دەنگ بڵاوەکەیتەوە بۆ ڕسمی خەڵک بڵاوەکەیتەوە بۆ ئەماکەی با ئێمە دژی بنەماڵی بازانی بین دژی سەرەکێتی بین بگەش ناکاکە ئێمە بنەماڵی بازانی بەوە نەوێ بێشێ ناشکین وتم بابە ئەمە قسەکەی مەلام سەفایە بەخوا جارێ پێم وتم قسەکەی مەلام سەفایە کە نوێژان سەفا لە کتێبەکە باسێکە کات نوێژان سەفاڵێ من نیارەکانی خۆم بەمەشکێنم بەها بەبرای محمود بەفشین نوێژان سەفا جەرازام ئایا مەلام سەفا وایە تۆ یان نەیوتوە بەڵام بەفشین نوێژان سەفا تاوانسە من باوەڕم بەقسەکەی نوێژان سەفاش نەماوە کە گویا ڕۆژێ نردویان بۆ لای مەلام سەفا کە نازانم چییە بەردەم لە زیندانە و هین ڕۆشتووە نوری شاوێت شوێتی من بەری نایم ئەویش توێتی آخر جەژنەوە بڵێتم بەینامە بۆی ژنەکەی وای لێبێت ئەوەی ڕەنگە دو ساعت درۆی کرد نوێژان سەفا خۆ ئێمە پێمان وا بوو کە ڕاستەکە باش نییە بەخوا هەمووی ئەوانشی درۆکەن بەخوا بێئەخلاقی ئەمانە دایانهێنا خۆشەویستانی ئارام محەممەد ئیتەوەی بۆچ ئێمە پێمانە بوو نوێژان سەفا ڕازەکە لەداش ئەو دزە دەچووکەی بین لەبەرەوە خۆشەویستانی ئارام محەممەد منی تر ئێمە خاڵی کۆتایی قسە باسەکانم هیوادارم کە پەیامەکەم بە هەموو لایەک گەیشت بێ عەزیزانی من دووبارە سەبارەیەکەمەوە لە هەموو ژیانمە ڕسمی یەک ژنم بڵاو نەکردوێتەوە لە هەموو ژیانمە دەنگی یەک ژنم بڵاو نەکردوێتەوە لە ژیانیشمە نایکەم ئەو مۆزوعانە لە ژیانیشمە نەچووم باسی ژیانی شخصی دوو ئینسانکەم بڵێم ئەڵم بابەتانە و دەنگیان بڵاوکەم و ڕسمیان بڵاوکەمەوە ئەو ئەخلاقی من نییە بەڕاستی ڕەنگە تەشیرم کرد بێ وەکو خانی تەشیر فڵانە فیسار ئەیشی کەم دەستم خۆش بێت حقی خۆمە تەشیرتان پێیەکەمی چێتی و پارتی سوکایتان پێیەکەمی چێتی و پارتی بێحرمەتیتان پێیەکەمی چێتی و پارتی چونکە ئێوە سوکایتان بە ئێمە کردووە بە مێژووی ئێمە بە کەسوکاری ئێمە بە هەموو شتەکانی ئێمە ئێوە سوکایتان کردووە بەڕاستی ئێوە ئێمەتان تاڵان کردووە ئێوە ئێمەتان ئاوارە کردووە ئێوە دوو تاخۆ لە کەسوکاری خۆمان باوکم دایکم خۆشکم برام دار و بەردەم بردووە نەچوەتە پرسەکانیانەوە ئێوە لە بەرامبەر ئێمە بێحرمەتیتان کردووە ئەمەش پێتان ناکەین کاکە تەواو جوێنتان نابێت جوێنتان پێدەین باش نییە ئەمە ڕاستیەکەیت ناکەی ئێوە ملیارە هەردوو بدزن ئێمە ئاوارەی وڵاتان بین بەڵام باستان نەکەین تەواو باستان نەکەین کاکە ئەوە تا من ئێستا ئەم قسە ناکەم جەماعەتی یەکێتی و ئەمانە جەماعەتی نوخشە باش نییە 500 جار نووسیوانە سووک ئەی بۆ ئەوان وا بە ئێماڵێ بۆچی چییە یعنی هەر لەبەر نوخشە خێرێکی بۆیان هەیە لە لاوە هەر لەبەر ئەوە لە پای دزی و ئەخلاقیەوە 200,000 جوێن بە ئارام محەممەد بن ئەی خۆمش ئینسان وەکو ئێوە کاکە ئەی ئەوە نیە ئەی بینم هەمووتان ئەوانەی کە هەن پیاوەکانی نوخشە و جەماعەت جوێنم پێدەن چۆن کاکە کەواتە بۆ ئێوە ئەمە حەڵاڵە بەڵام بۆ ئێمە حرامە بۆ ئێمە 30 ساڵ ئاوارەی هەندەران لە دەستی جەلالی و مەلایی بۆ ئێمە حرامە قسە بکەین بەڵام بۆ ئێوە حەڵاڵە هەرشێکمان پێمان بڵێن بۆچی 20 ساڵە ئێوە جوێن ماوە بە ئارام محەممەدێن سوکایەتی ماوە بە ئارام محەممەدەکەن پەلامار ماوە هینی خوشک و دایک و کەسوکاری ئارام محەممەد نەدەن بۆ بە ملیۆن جوێنتان بە دایک و خوشک و کەسوکار بنە مەڵم نەداوە ئێوە بۆ ئێمە دوو قسە بکەین بۆ ئێمە خراپین و بەڵام ئێوە باشن بەس ئەوە بڵاوکەمەوە کە 20 ساڵە کۆپیم کردووە هەمیم کردەوە و ئەیکەم بە کتێبێ کە یەکێتی و پارتی پێیان داوم یەک کتێبی 2000 لاپەڕەیە بێ کە هەموویم هەڵگرتووە لای خۆم کە چی بێحرمەتیم پێکراوە لە سوۆشیال میدیایە خۆیشی نەفەوتەوە بە باش بیزانم ڕسم بە ڕسم هەر هەمیم هەڵگرتووە ئەوانە کاکە یەک کتێبی 2000 لاپەڕەیە باشە بۆ ئێوە ڕەوایە بەڵام بۆ ئێمە ڕەوا نییە ناکرێ ڕاستی بۆیە وەکو نامێکی علی حەمەد ساڵح حەمدەلایە لەگەڵ دووسێ لاتوو تاقسەیەکە ئەڵێ ئێمە 500 دانە پیجی نازانم تیکتۆکمانداناوە و حوسەی نازانم ئەومانداناوە و دووسەی ئەومانداناوە و برادران هیوایان هەیە 10 پیجی کردوتەوە و ئاوار سەر ئەمانە هەموو جوێن ئەدەن بە ئێمە باش نییە کەسی وا هەیە 10 پیجی هەیە 10 ئەکاونتی هەیە بە دەناوە جوێنمان پێدە بۆیە کاتان ناگرم ئەوەی تر لە ڕێشم بەساون بەڕاستی ئەسم بۆ داوای ژن بۆ برادێک خۆشەویستانی ئارام محەممەد کوڕی برادێک بە تەمایە حەز لە کچێکێکا لەم شارەیە ئەڵێ کاکە هەتا خاڵە ئارام محەممەد نییە بۆ داوای بەخوا نایێنێ لەبەرە بێ بڕۆم داوای ئەو کچەی بۆ کەم ێستا یەن بە شوێنمە ئەسمە سەر بەڕێ ئەو کابرایە بەشم ئینشەڵڵا برادێک شتەکەیمان باتێ بۆ کوڕی کە باوکی برادەرمە و ئینشەڵڵا بە یەکەوە پیر و خەڕۆ بن کاکیجە ئەرە وەڵڵا ئێستا ئاوای خۆشە جا با ئەو نوکتە بۆتان جەرم بۆ برادێک لێرەوە ناوەکەی نابم لە منتیقەی ئار نێمەژی چوو بۆ بە سلێمانی وەڵحاڵ حەز لە کچێکە کاچێت داوایە کات نازانێت کە باوکی پارتیە باوکیشی ڕسمی ئەوی لەگەڵ من نبینیوە ئەڵێ وەڵایی کاکە جان ئەو کچە نایەمێ ئەڵێ بۆ ئەڵێ وەڵایی لە بەرەوەی تۆ ڕەفیقی ئارام محەممەد
إذا كاك جام رقم شيء رفيقي على محموم ومشي إلى قيمة سلبة أخوة كاك جندني هسي نايم أي جوكو بيا على كل نامي تبى جهنم كشيتهم هل ناوي بناموسم تو شكتهم نام بقون رجع على محموم رك أو جواب يا أبوه جواب درنا يسي جملة به يسا بس فلس ثمانية رشد أبو أبي رنا خوي جملة به جيلين بك أو يكذبوا يعني بارتيكا كشكي نابوية لبري رسمي لقى منا بلاو كدوتو على ولا جابويا عزيزاني آرام أحمد هل كسي رسمي لقى منا كد أجا نيازي هي دايك شبارتيكا رسمك بلاو نكاتو دايك شينا يعني على والله دي قرباني وأخواتنا نقل عزيزاني آرام أحمد رزق حلمة بوها مولايك من اللي يقبو شيخهم بشي ما أني من الجيان مع عزيزاني آرام أحمد اللي يقبو شيخهم نخشة بابي وبلم بخوا خراب تلبيك ما دام أشي خلق مليهاني سكاتين بيودهم ببيش نوا قسم بخوا وولي أكمنيا من على وطيس تيماني تنكبوا ليبان باشا بوخوا قسم كارك بي أكمنيا سلما بهتيني نكذبي باش بالبزاني بخوا وازدين عينم أو باباش راسي بزاني ليريشو بقبا طلباني ألم يك داوا كريم ليتيا أم قسم جين بقبا طلباني بورتشكو لكت بي بلي شان لشاني آرام محمونيا تا ئێستا 15 جار پەلاماریاوم قەسەم بخوا قوبا تاڵەبانی بەو پورە بڵێ ئەم جارە بە خراپە ناڵێم حتا بە چاکیش باسم بکە کارێکی پێ ئەەکەم خواوەشیل نییە بە هیچ کەسێ نەکراوێ بەڕاستی ئەوە بۆ قوباتان ئەو پەیامە بگەێن ئەم جارە بە چاکیش باسی ئارام محموود بکە هەجووی وای ئەەکەم شێخ ڕەزا و شکری فەزلی و ئەمانە کە بیخوێنەوە ئاوا لە شەرمە ئاڕەکردنەوە باشە قەسەم بخوا وما باش بيزان جا من لا شعري هجوا زوزو بتوانام بس بيم عيب بلاي كمو باشا بلام اگر ام جاره او بورو كاكا قبا طالباني ناوم بري دعي قليم لنكيت نالي على محمو عيب او بول معلم بابتانا شنك او نيشيتي او حزبيه نبوسي نيش حكي شي بس منو كاكا هزاران كسي كتاني باون جواب بنو باون جون بنو هو كشي كاكا هو كشي بس منو براسي اگر حزم لي كاكا من حزدو ناكم كاكا چیە بەسەر ئارام محموود جاران هەندێک کەسەیەکە کەسێکی خۆشەوێ ئەشێ بۆشتان دەریە بڕێ باشە کاکە من ئەهلی ئەو شانە نیم بە قوربانتان بم کوت و کرمانجی کاکە قوبات پێی بڵێ بۆ پورە کاکە باسی من نەکە براکەم چونکە نامەوێت پەلاماری بم کە پەلامارم ما گەلاوێشیشی پێ وردەکەم بەڕاستی تەوا هیوادارم کاکە قوبات ئەو داوای ئارام محموود قبوڵ بکە بۆ پورەی بڵێ تو هەقت بەسەر ئارام محموود نەوێ کاکە خود جوێنم بەرێ کاکە قوبات ئاسایە بەلامەوە مەجموعەی پیاوەتانەی جوێنم بنێ سوکاتیم بنێ یەک زەڕە کێشەم نییە بەس ئەو ژنە با باسی من نەکا بە چاکەیش ها نەکەن بە خراپە هەر بە چاکەی باسم نەکەوە هیچ جۆرێ ئەگینا بەخوا گومار پێوەیە لە چاوی هەموو خۆشەویستان و ئازیزانی ئارام محموود بەخێر چن خۆشەویستانی من حورمەتم بۆتانەیە سەرم یێشاندن کەس و کار خواتان لەگەڵ بێ ئازیزانەکە بەخێر چن